چونێکی دیزاینەر یان گرافیک دیزاینەر لامان میوانە خات و ڕۆزا ئومێد کە گرافیک دیزاینەرە و باز لە ئەزمموی کارکردنی خۆیەکات لە گرافیک دیزاینە و باز لە ئەو تەکنیکە جیاوازە ناکات کە خات و ڕۆزە خۆی بەکاری هێنێت. خات و ڕۆزە سلااوت لێبێت بەخێر زۆر سپاسدانەکەم، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە، سپاس بۆ بەرنامەکەتان کە ئەم دەرفەتە جوانەی بە من ناوە، سپاس بۆ بانگەشنامەکەتان. من ڕۆزا ئومێدم، ماوەی 5 ساڵە ئیشی گرافیک دیزاینەکەم، کەم تا زۆر ئیشم لەگەڵ دەرەوەی وڵات و لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکانی شا کردووە. باشە، دەستی خۆش بێت. چۆن بوو ئەوەت بە خەیاڵە هات کە دەستکەیت بە کاری گرافیک دیزاین؟ سەرەتا لە دوای خوێندنم لە کۆلێژ خۆم لە بەشی نێتوەرک وەرگیرام، بەڵام دوای تەواوبوونم لەو بەشە حەزێکی ئێجگار زۆرم بۆ دروست بوو بۆ بەشی گرافیک لە ڕێگەی یوتیوب و خۆفێرکردنی خودەوە. خۆم بە ئینتەرنێت هەستام، خۆم فێرکرد کۆرس بە کۆرس و هەنگاو بە هەنگاو. ئەوە بۆ حەزم لەم بوارە بوو زیاتر تاوەکو ئەو بوارێک کە خوێندم. تر سپاس بەخوا ئەو ماوەی 5 ساڵە هەر لەم بوارە خەریکم. زۆر باشە. کارکردن لە بواری گرافیک دیزاینە لەوانەیە هەنێجا زیاتر کوڕەکان خواستیان لەسەری هەبێت و حەزیانەوە بەشە بێت. چۆن بوو تۆ و کچێک ئێستا بڕیارەداوە کاری گرافیک دیزاینە بکەن، لەگەڵ ئەوەشدا هیچ قورسایەک هاتۆتە بەردەمە لەو بوارەیە؟ بێگومان ئەوە شتێکی زۆر ڕاستە. بواری گرافیک دیزاین بەردەوام ئەبێ لە نوێگەریابی، بەردەوام ئەبێ لە هەوڵ و تێکۆشانابی. جا لەبەرۆی ئێمەی خانم کۆمەڵێک ئەرکی ترمان هەیە لە پەروەردەکردنی مناڵ بێ یاخود ئیشی ماڵ بێ، تۆزە خانمەکان کەمتر خۆیان ئێن لەم بابەتە. بەڵام بە حکمی ئەوەی کە بەڕاستی زۆر حەزم لە چاڵنجە، زۆر حەزم لەوەیە کە خۆم فێرکەم، بەردەوام بم لەسەر شتە نوێگەریەکان. ئەم بوارەش ئەبێ بەردەوام لە نوێگەریابی، بۆیە لەگەڵ شەخسیەتی منە هەستم کرد زۆرە گونجێ و زۆر مرتاح بووم بە بوارەکە. لە سەرەتاوە چۆن دەستی پێکرد، بەچی دەستی پێکرد؟ وەبزانم زۆرینی ئەوانەی کە بە کاری گرافیک دیزاینەکەن سەرەتا فۆتۆشۆپ باشە، دوای ئەو وردە هەنگاوی باشترەنێن. بۆ خاطر ڕۆزاش هەر بە هەمان شێوە بوو؟ سەرەتا بڵێ خۆم فێری فۆتۆشۆپ کرد، دواتر چوومە بەرنامەی ئیلوستریتەر و ئیندیزاین و ئەم بابەتانی تر کە ڕەبتی بە دیزاینەوە هەیە. ئەوە بوو ئیتر پەیتا ڕۆژ بە ڕۆژ بەرنامەی تازەشمان بۆیە ئەبێ هەر لە فێرکاریا بین و لە خودفێرکردن بین. بەڕاستی وەکو بەڕێزت فەرموو لە فۆتۆشۆپەوە لە سەرەتا نوێترین هەنگاو کار لەسەر چیەکە ئێستا؟ ئێستا پیجێکی خۆمم هەیە بە ناوی ڕۆزاس ئارت، ئیشی لەسەر ئەەکەم لە ڕێگەی پیجەکەمەوە لەگەڵ چەندین بزنسی دەرەوەی وڵات و ئێرەش ئیشەکەم کە تێیدا کۆمەڵە براندین بۆ کۆمپانیاکانەکەم و کۆمەڵێ ڤیددیۆی فێرکاری بۆ ئەو خوێندکارانە دانم کە حەز ئەکەن وەکو من بێنە ئەم بوارەوە. زۆر باشە، کەواتە فێرکاریشت هەیە؟ بەڵێ کۆرسی تایبەتیشم هەیە کە کۆرسی فۆتۆشۆپم بۆ کردوونەتەوە لەسەر خواستی خۆیان طبعاً کە بێنە ناو بوارەکەەوە و ئەلحەمدوللا ئێستا کچەکانمان زیاتر خەریکە تەڵەبیاتی زیاتری لەسەرەکەن وەک لە کوڕەکانمان. زۆر باشە. لەگەڵەوەی کێسە تەکنەلۆژیا بەرەو پێشەوە چۆ لەوانەیە هەمومان بەبێ ئەوەی کە بمانێ بەرکەوتنمان لەگەڵ تەکنەلۆژیا ئەبێت. ئیتر هەندێکمان هەیە لەلایەنە قازانجەکەی بەکارێن، هەندێکمانەیە بەلایەنە زیانەکەی، بەڵام بەوێنە سەر لایەنە قازانجەکەی لەوەی کە ئێستا تۆ خانمێکی هەوڵت داوە لە بواری گرافیک دیزاین سەرکەوتنێکی زۆر هەبێت و لەگەڵەوەشدا ئەزمونەکەی خۆت بگواستەوە بۆ چەندین کەسی دیکەش. خۆشتە بەشی نێتوەرکینگ تەواو کردووە، کەواتە تا چەند گرنگە ئەم تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە ئێمە بتوانین سوودی لێ وەربگرین، چ لە ژیانی ڕۆژانەماندا چ ئەوەی وەکو بزنسێکی دوایی بۆ خۆمان بەکاری بهێنینەوە. بێگومان هەمووی ئەم شتانە کەوتۆتە سەر شخصی خۆمان کە چۆن شتێک بەکارێنین بۆ قازانجی خۆمان. بەڕاستی من تەنها ماوەی چەند کاتژمێرێکم لە ڕۆژەکەم بەخشی بەوەی کە خۆم فێری واری گرافیک دیزاین بکەم. ئەوە تا بۆ ماوەی 5 ساڵە هەم ئیشیشی پێوەرەگرم لایەنە مادیەکەشم پێ باش کردووە، هەم خۆشم فێری بابەتێکی نوێگەری کردووە کە بەردەوام حەزیشم لێ زیاتر بچمە ناویەوە، زیاتر فێری شتەکان بم. بەڕاستیەوە کەوتۆتەوە سەر شخصی خۆمان. لە پیجەکەم زۆر جار بە خوێندکارەکانیان بینەرەکان مەڵێم تۆ ئەگەر ئێستا حەزت لە ئیشەکەت نییە، ئەگەر تەنها یەک کاتژمێر لە ڕۆژەکە بێ بە فێربوونی کۆرسەکەی من ناکاکە بۆ کەسێکی تر یان شوێنێکی تر تەنها خۆت فێر بکەی، ئەو ئیشی ئێستا ڕقت لێە سبینە ئیشێکەکەی کە بەڕاستی حەزت لێیەتی وێ ئەکەوێتەوە سەر ئەوەی تۆ تەنها 1 سەعات، یعنی دایمەن پێیانەڵێم 1 سەعات زیاتر مێ بە بەشەکە، فێری نوێگەریەکی تەواوەبی، فێری فیلدێکی تازابی، فێری بوارێکی تازە ئەبی. بەڕاستی باشە، باسی حەزت کرد تا چەند پێویستە لە گرافیکە حەزت هەبێت بۆ ئیشەکە بۆەوەی کە بەردەوام داهێنانی تیا بکەیت؟ جا خۆی چونکە بابەتی گرافیک بابەتێکی هونەریە، بابەتێکی سەلیقەیە،
ئەگەر کەسێک بۆم تەنها مەسلەی مادی بێتە ناو وەزعەکەەوە بەڕاستی ئیشەکانی ناشرینەوە پێی دەرەکەوێت ئەبێ ئیلا حەزت لە بابەتەکە بێ کە حەزت لێ بوو سەلیقەی خۆت و ڕەنگەکان و تێکستەکان و وردەکاریەکان هەمووی جوان ئەەکەیت بەڕاستی بەڕای من دائیمەن بە کەسەکانی چواردەوری شمەڵم ئەگەر حەزت بۆی نییە مێرە ناو بابەتەکەەوە چکە خولیە و سەلیقەی تۆ لە ناو دیزاینەکانە هەمووی دەرەکەوێت باش ئەگرێ بڵین خاتۆ ڕۆژا لە کارێکی بۆ کارێکی تر جیاوازی ئەبینرێت ئەبێت هەج دیزاینەکەکەی لەم دیزاین بۆ ئەوەی تر فەرقی هەبێت ئەبێت بەردەوام لەسەر تەڵەبیاتی تەبعەن خاوەنکارەکەشە هەیە تۆ بۆ نمونە هەندێک پێشنیاری بۆکەی بەڵام ئەو سەلیقەیەکی تری هەیە ئەو وەختە تۆ بە سەلیقەی ئەو ئەجوڵیتەوە لەبەرەوەی خۆی پێی خۆشە واهی بێ بەس هەندێک لە خاوەنکارەکانیشمان هەیە ئەڵێ ڕۆزاخان بە دڵی خۆ بەس ئەمانەوێ شتێکی ڕاقی جوان ئەو بیرۆکەکەی پیاڵەت و تۆ ئەنجامی ئەدی بالضبط ئەو کاتە ئتر وەکو دیزاینەر کولفی کولف خۆمانین و سەلیقەی خۆمانە سەلمێنی زۆر باشە لەگەڵەوەی کەسە تۆ خانمێکی کار لە تیناکی گرفت گرافیک دیزاینەکەی ببوورە تا چەند لە شوێنی کارەکانە کاتێک کەفچی هەلێکی کار هەبێت بۆ خانمەکە کار لە گرافیک دیزاینا بکات تا چەند ئەستەمەیە خۆت هیچ جیاوازێکی لەگەڵەوەی کە ڕەگەزێکی نێر بچێت داواکاری پێشکەشکە بۆی لەو هەلی کاریا وەربگرێت لەگەڵ ڕەگەزێکی مەیە واللهی بەعام عادەتەن بۆ هەردوو ڕەگەزەکەی ئەوەندەی کە بینی بێتم بەس هەندێک کۆمپانیا گوێی کردوتەوە تێناگەم سەبەبەکەی چییە کە بۆ نەبەزەڵێ بە کوڕبێت یان کچ بێت بەڵام بە شێوازێکی ئەم بۆ هەردوو ڕەگەزەکەیە بواری گرافیک کێشەیەکی نییە باش شوێن ئەو شوێنانی کە ئێستا کارەکەیان بە گرافیک دیزاینەڕوە و پێویستیە ئێستا پێویستیە کە بۆ کارەکان کە گرافیک دیزاین لە کارەکەیانە هەبێت ئێستا بۆ نمونە زۆرینەی بزنسەکان پێویستیان بەوە هەیە ئەگەر بۆ نمونە کۆمپانیایەکی جلوبەرگ بی ئەگەر کەناڵێک بی ئەگەر بۆ نمونە شەریکێکی تراڤڵ بی گەشتیاری بی یان هەر بابەتێکی تر بێت تۆ پێویستە بە گرافیک هەیە لە ڕێگەی ئەم پۆستانەوە ئەو ئیشت ئەسەلمێنی بۆ بینەرەکەت بە پۆستێکی گرافیکی ڕاقی سەردەمیانە بۆیە بەڕای من زۆرینەی بزنسەکان پێویست زۆر باشە تا چەند گرنگکە ئەوانەی کە لە بواری گرافیک دیزاین ناکارەکەن بە تەواوەتی ئەوانەی کە هەڵی ئەبژێرن تایبەت بێ بەخۆیان لەبەر کاتێک کە کۆمپانیایەک داواکارێک پێشکەشەکە بۆ کەسێک کە کارێکی بۆ بکات ئەڵێ ئەم شتە بۆ ئەم لۆگۆی ئەوێت ئەم شتە تایبەت بێ بە کۆمپانیاکی خۆی بەڵام بەداخەوە هەندێک جار هەیە لەبەروی ئێمە وێبسایتی شەیە لەوەی کە تۆ هەموو داواکاریەکان لێت داوا ئەکات و ئەینووسیت لە دوایە ئەو دیزاینەکەت ئەهاتێ بەڵام ئەو دیزاینە لەوانەیە بەکار هاتبێت پێشتر هەندێک لەوانەیە لە گرافیک دیزاینەکانیشمان هەبێت سوود لەو وێبسایتانە وەربگرن بەڵام تا چەند گرنگە ئەوەش بپارێزرێت لەوەی کە مافی خاوەنددارەتی ئەو لۆگۆی لەبەرەوەی هیچ شوێنێکی تر نزیک نەبێت لەوە لەبەرەوەی ئەو کەسە متمانەی بۆ گرافیک دیزاینەرە کردووە لەوانەیە خۆی شارەزایی نەبێت لە وێبسایتانەیە کە هەموو ئەو ڕێنمایانە بنووسێت ئەویش دیزاینێکی ئاەتەیە بەڕاستی لە ئێستا وەکو هەموو کەسێ ئاگادارە ئای هاتۆتە ناو وەزعەکەەوە کۆمەڵێک کۆدی پێڵی کۆمەڵشتی پێڵی دیزاینەکەت ئاەتێ بەڵام ئەمانە زۆر جار سەلیقی براندەکەت بۆ ناسەلمێنێت تۆ کاتێک کە براندێک هەڵەبژێریان لۆگویەک دیاری ئەەکەی پێویستە وەچی ئەو براندا بە کاملی سەلیقەوە دیاری بکەیت بۆ نمونە بزنسێکێت داوای لۆگۆیەکەکە یان شتێکی وە پێویستە ڕەنگی جیاوازی خۆی هەبێ کە تۆ ئەم ڕەنگانەت بینی ئەو براندت بیرکەوێتەوە ئەمە شتێکی شخصی براندی پێ ئەوترێت کە پێویستە لەسەری ئەنجامی بین بۆیە تەسەور ناکەم هەرگیز ئای بتوانێت بەقەی دیزاینەرێک ئیشەکان بە جوانی بکە لەبەرەوەی دایمەن کێشەیەکی هەیە لە سوچێکیا کێشەی هەیە لە تێکستێکیا کێشەی هەیە لە کاتە دانیش لەگەڵ ئەو کەسی خاوەنکارەکە ئەو گفتوگۆکردن پێویستە لە پێش کاری دیزاین کردەکە بێگومان زۆر پێویستە باشە خاتو ڕۆزا بۆ کارێکی گرافیک دیزاین کارێکی سادە هەڵەبژێرێت یان کارێک هەڵەبژێرێت ئەگەر بە حەزی خۆ بێت حەزی خاوەنکارەکە کارێکی سادە هەڵەبژێرێت یان کارێک هەڵەبژێرێت کە تەواوی زاویەکانی شوێنە گرافیکەکە کاری تیاکات ڕاستیەکەی من وەکو خۆم ستایلێکم هەیە پێڵێن ستایلی مانیوپلیشن کە ئەوە کۆمەڵێک وێنە تێکەڵەکەمەوە لەگەڵ تێکست و ڕەنگەکانە سەلیقەی بۆ دائەنێم بۆیە سوچ بە سوچی گرافیکەکە بەڕاستی ئیشی لەسەرەکەم ئەوە نییە بڵێ تەنها تەرکیزم لە لای تێکستەکە بێ یان وێنەیەک بێ ئەبێت تەرکیزم لە لای کامل پۆستەکە بێت باشە وەکو ڕەنگێکی سادە هەڵبژێرێت یان ڕەنگەکان تێکەڵ بکرێت ئەکەوێتەوە سەر براندەکە ئەو جۆری براندە چی ئەخوازێ براندمان هەیە زۆر شتی سادەی بەکارهێناوە بەڕاستی ناکرێت کۆمەڵە ڕەنگی زەق و بڕ ئەمانی بۆ دابنی هەندێکیشمان هەیە
کۆمەڵی ڕەنگی تایبەتی خۆی هەیە بۆیە مەرجە لەسەر دیزاینەرەکە بەکاری بهێنێ بۆی شێوازی براندینەکەی ئەو تێک باشە ڕۆزەخان ڕەنگەکان جیاکراوەتەوە بە پێیکارەکان بۆ نمونە کەسێک دەرمەنخانەیەکی هەیە پێویستی بە گرافیک دیزاینەکە بەڕێسان بکەن و کەسێکی تر بە هەمان شێوە شوێنێکی فرۆشتنی جلوبەرگ و پۆشاکی هەیە بۆ کارەکانی تریش بە هەمان شێوە ڕەنگەکان جیاکراوەتەوە؟ ڕەنگەکان جیان نەکراوەتەوە بڵێ ئەمە مەرجە ئەم شوێنە ئەم ڕەنگەی هەبێ ئەکەوێتەوە سەر سەلیقەی خاوەن ئیشەکە بەڕاستی هەیە حەزی بۆ نمونە لە ڕەنگی پیرۆزەیەکی کاڵە با بڵێن شوێنی جلوبەرگیشیە هەیە بۆ نمونە شوێنێکی دەرمانخانەیە هەر ڕەنگی پیرۆزەیەکی کاڵ هەڵبژاردووە ئەکەوێتەوە سەر سەلیقەی ئەو کەسە و خاوەن ئیشەکە بەڕاستی زۆر باشە کەواتە تا چەند گرنگە کاتێکە کۆمپانیایەکی بۆ لای بەڕێزت داوا ئەکات هەموو داواکارەکانی خۆی پێوتوی لێ کە تۆ لۆگۆیەکی بۆ دروستەکەی ئەتوانی ئەو لۆگۆی کە بۆی دروستەکەیت بڵێ بەپێی بابەتەکانت ئەتوانی گۆڕانکاری لە ڕەنگەکانی شاب بکەیت هەندێجا بۆ نەگەر بابەتێکی هەبێت جیاواز بە لەو بابەتی خۆی بەڵام ڕەنگەکانی گۆڕانکاری تیابکات تۆ بە چەند نمونەیەک بۆی دابنێت و تایبەتیش بێ بەخۆی خۆی ئەو براندە گشتیەکان بزنسە گشتیەکان کۆمەڵێک کەلەر پالێتی هەیە واتە لەسەر چەند ڕەنگێک ئەڕوات تۆ لەسەر ئەو ڕەنگانە ئیشەکەی بۆ دیزاینەکەیت با ڕەبتیشی نەبێ بە با بڵێن تۆپیکەکەەوە بەڵام وا لە ڕەنگەکانەکەی کە تێکەڵ ببێ لەگەڵ ستایلەکەیان چونکە ڕەنگەکان با بڵێن زەردی هەیە بەس ئەنوە تۆنی ڕەنگی زەردمان هەیە تۆ لە حاڵەتێکا کە زانیت بۆ نمونە زەردێکی کاڵی پێویستە لەو حاڵەتەیە زەردێکی کاڵی بۆ بەکارەهێنیت باشە ڕۆزەخان کەسێک لە ئێسایە بڵێ من گرافیک دیزاینەرم پێویستە چی بزانێ؟ پێویستە ئەگەر گرافیک دیزاینەر بی مەرجی سەرەکیە فۆتۆشۆپ و ئیلستریتەر بزانی بەرنامەکان زۆر ضرورە مۆزۆی سەلیقەی ڕەنگەکان بزانی و تایپۆگرافی هەیە کە پێویستەکە بیزانیت باشە وەکو سەبارەت بە کۆمپیوتەر بەکارهێنان یان مۆبایل کارت لەسەر کامیانەکەیت ئێستا بە لەمەڕێی مۆبایلیشەوە ئەتوانرێ کار بکرێت بەڵام ئەو کارت ئاياتێک کە کۆمپیوتەرەکە بۆتەکە بێگومان نەخێر ئەو ئیشکردنەی کە لەسەر کۆمپیوتەر ئەکرێ بەڕاستی زۆر کراوەترا بەڕاستی دەست کراوەترا بە ئیسراحەت ئەتوانی شتێکی لەگەڵ بکەیت بەس بەرنامەش هەیە بۆ فۆتۆشۆپ هەیە لە ناو مۆبایل بەس کەمێک فەرقی هەیە ئیزعاجت ئەکا وردەکاریە ئەسڵەن چاوە کزەکە ئەو نە بچووکە شتەکان ناهێڵێ بیبینیت بەڕاستی ناتوانی ئەو وردەکاریەش لە مۆبایل ئەنجام بیت کە لە کۆمپیوتەرەکە یاتوانی ئەنجامی بەشێک لە کۆمپانیەکان کاتێککە دێن داوای گرافیک دیزاینەکەکەن لەگەڵەوەش داوای مۆشن گرافیکیشەکەن کە لەسەر مۆشن گرافیک ئەەکەیت حەز ئەەکەم لێرە ئەوە ڕوون بکەمەوە بەڕاستی ئیشی گرافیک دیزاینەر ڕەبتی بە وێنەوە هەیە بە هیچ شێوازێک دیزاینەر ئیشی مۆشن گرافیک نییە واتە ئیشی ڤیددیۆیی ناکات زۆرینەی کەسەکان گرافیک دیزاینەرەکان کە باسی ئەەکەین مشکلەمان لەگەڵ ئەو خاوەن ئیشانە ئەوەیە کە پێ دەڵێ گرافیک دیزاینەر واتە ئەبێ ئیدیتەریش بیت واتە ئەبێ لە چەندین بەرنامە بزانی لە بەڕێوەبردننی سوۆشیال میدیاش بزانی بزەمە بوارێکی ترە زۆر جیاوازە لە بواری دیزاین بەڕاستی باشە هەر کارێک خۆشی و ناخۆشی خۆی هەیە کاری گرافیک دیزاینەر خۆشی و ناخۆشەکانی چییە؟ بەڕاستی هەموو ئیشێک خۆشی و ناخۆشی خۆی هەیە گەورەترین کێشەمان لەگەڵ خاوەنکارەکان ئەوەیە کە بزەبت لە وشەی گرافیک دیزاین تێناگە و ئەوێ کۆمەڵی ئیشی ڤیددیۆیشی بۆ بکەیت کە هیچ ڕەتی بە ئێمەوە نییە ئەوە ئیزعاجمانەکە لەگەڵ ئەوەی کە لە ئێستا ئەگەر بمانەوێ بەشداری کۆمەڵێک پێشبڕکێ بکەین لە دەرەوەی وڵات حسابانکیەکمان نییە وەکو دیزاینەرە کوردەکان یان دیزاینەرە عێراقیەکان کە بچینە ناو وەزعەکەەوە بۆ ئەوەی بۆ نمونە ئێمەش لە بەرامبەر ئەو هیلاکەتی کردومانە حەقی خۆمان وەربگرین حسابانکەیەکمان نییە کە بەڕاستی پشتی پێ ببەسرێ ئاڵوگۆڕی نرخەکان کرێ لەلایەن ئەمە ناخۆشیەکانە باشە ئەپدەیتکردنەوەی چەند جارێکی کارەکانت ئەوەش ناخۆشە دوات دەبێت تەواو کارەکە ئەمە ئەپدەیتیکەیتەوە بەڕاستی نەزانێت چی لێ بکەیت بەس خاوەن کارەکەش هەر شتی نوێتری لە تۆ بوێت خۆی مشکلەکەت چییە دائیمەن بە دیزاینەرەکانی شەڵێم مەچۆ دەستکە بە دیزاین هەتا لە ناخی ئەو خاوەنکارە تێنەگەی بەڕاستی ئەکرێ من ئێستا شتێک لە مێشکما بێ تۆ بێ شتێکی ترم بۆ دیزاینکەی بەس مافی خاوەنکارەکەشە بەڕاستی لەو حاڵەتەیە پێویستەکە من سەداسەد لە تۆ تێبگەم مناقەشێکی باشت لەگەڵ بکەم تا بزانم چی لە مێشکتە چیت لە من ئەوێ اینجا بچمە سەر فۆتۆشۆپەکەم یان بەرنامەکەم دەستکەم بە دیزاین بۆیە لەو حاڵەتە مافێم بە خاوەنکارە ئەمە ناخۆشەکە بکە باسمان کرد خۆشەکەی چییە؟
خۆشیەکەی ئەوەیە بەڕاستی هونەرێکی زۆر خۆشە کە ئەتوانی سەلیقەی خۆت هەمووی تێیدا بەکار بهێنی بە ئیسراحەتی خۆتە دەستکراوەیت ئەو هەست و شعوری ئەو ڕۆژە هەتا ئەتوانی لەناو دیزاینەکە دای بنەی بەڕاستی ئەوە لایەنێکی زۆر خۆشێتی. ئاماژەت بۆ کە لەوەی کە خاوەن پێیجێکی خۆتیت بڕیارت نەداوە لەوەی کە شوێنێک دابنێ کۆمەڵە هەلیکاریش بڕەخسێنی ئاماژەشت بەوە کە لەوەی کە هەنێجا خاوەنکارەکان داوای مۆشن گرافیک و داوای ڤیدیۆت لێ ئەکەن بەڵام لەگەڵ ستافێکی تا خۆت کاری گرافیک دیزاینەکە ئەگەی کۆمەڵە کەسانێکی تر هەبن کار لەسەر ڤیدیۆ بکەن. ئێستا من خۆم چەند کەسێکی هاوڕێم هەیە ئیشی مۆشن ئەکەن هەچ کەسێک تەڵەبیاتی ئەوەم لێ بکە پیجی ئەوانیان پێ ئەناسێنم لە ڕاستی ئەڵەمەوە ئیشی مادەوەکو تیمێک ئیشەکەن بێکەوە بێگومان لەگەڵ چەند هاوڕەیەک ماوەهین. باشە کارێکت هەیە شانازی پێ بکەیت ئەم کارت زۆر تایبەت بێتلات یان بۆ تەواوی کارەکان بە هەمان شێوە؟ واللهی چونکە بەڕاستی بە خۆشەویستی و هاتوومەتە ناو بوارەکە هەچ ئیشێک لەسەر ئیشی ئەەکەم بەڕاستی زۆر حبم بۆی هەیە زۆر وەکو مناڵێکی خۆم ئەیبینم هەر پارچێک لەو وێنانەی کە دروستی ئەەکەم بەڵام لە هەمووی زیاتر ئەوەی کە زۆر شانازی پێوەکەم ئەو وێنەیە کە دروستم کرد بۆ شاری سلێمانی کە لە داهاتووە لە دیدی منەوە ئەکرێت شاری سلێمانی چۆن بێت بەم جۆرەی لێبێت ئەمە وێنەکەیەکای بینین؟ بەڵێ دەستە خۆش بێت. ئەپدەیت بۆ کەسێک کە کاری گرافیک دیزاین کات تا چەند گرنگە بەردەوام هەنگاوی نوێ بنێت؟ ئەتوانم بڵێم بەڕێژەی 180 بۆ 100 مهمە بۆ دیزاینەرێک کە بەردەوام لە ئەپدەیتا بێت. ئەمڕۆ شتێک فێربووی بەڕاستی چونکە بابەتەکە تەکنەلۆژیا سبەینێ شتێکی تازەتر هاتووە ئەگەر خۆت فێر نەکەی بەڕاستی زۆر دووە ئەکەویت لەو بوارە. دوعاکەیت زۆر باشە لەگەڵەوەی پێش ئەوەی کە بچیتە بەشی نێتوەرکینگ بخوێنێ حەست لەم کارانە هەبوو؟ بە وێنە کێشانی سەر وەرەقە و قەڵەم هەندێک شتم ئەکێشە خەریکی ئەوە بووم بەس زیاتر ئەم بابەتەم نەئەزانی ئاشنایم پێی نەبوو بەڕاستی لە دوای خوێندنم دەستم کرد بە خۆفێرکردن لەسەر یوتیوب. باش دەستە خۆش بێ ڕۆزاخان شتێکە بێت لە کۆتای بتوێ ئاماژەی پێ بیت؟ دەست و چاوتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز من هیچ شتێکم نەماوە. سپاس بۆ تۆ دەستە خۆش بێت هیوادارین کاری باشتر بکەی کاری جوانتر بکەی و بەردەوامی لەسەر کارەکانت بەڕاستی کارەکانت زۆر جوان بوو و شتی زۆر جوانمان بینی لە سلایدەکانە. کەشکێنێکە لەوەی کەمە هەمیشە ئاماژە بۆ کراوە کاتێکڵێن کاری گرافیک دیزاین لاەن تایبەت بۆ بە کوڕەکان وامان خەیاڵ کردووە ئەم کارە کوڕانەیە بەڵام بە خۆشحاڵ لەوەی کە ئێستا چەندین خانم هەیە لە بواری گرافیک دیزاینەرە ئیشەکەن بە خۆشحاڵ ئێمە لە کەناڵی کورساتیشە خاوەنی کچێکی نوێ کە کاری مۆنتێری ئەکات کەمانە هەنەجار ڕچکەشکێنیە لەوەی کە ئەم کارە تایبەت نییە بە کوڕان بەڵکو ئەم کارە هی خانمان و هی پیاوانیشە. بێگومان زۆر ڕاستە هیچ کارێک بەڕای من تایبەت نییە بە پیاویان بە ئافرەت ڕەبتی بە کەسەکە و شخصیاتی خۆیەوە هەیە بەڵام خێزانیش کاریگەری ئەبێت لەوەی کە پاڵ پشتێکی ئەوە شتێکی زۆر سەرەکیە لە مناکە بەڕاستی زۆر هاندەرێکی باشم هەیە بە تایبەتی هاوسەرەکەم و باوکم و براو تەنانەت دایکم و ئەوانیش زۆر پشتگیریم ئەکەن بەڕاستی لێرە سپاسیانەکەم. زۆر سپاس دەستە خۆش بێت. سپاس بۆ تۆ. زۆر